هەروە خۆشمان وەکۆم پاسانە دابی نەکەین وەکو شوێنی حەوانەوە ئەبێ لە دایمەن ساردکراوە و ئاو خواردنەوەی ساردی تریشی دایمەن لەگەڵایە بۆ ئەوەی بتوانن ئیسراحەتێکی تیا بکەن. بەڵێ ئێمە و کۆمپانیای تەڵەباتەمان ساڵانە لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرما لەسەر ئاستی هەموو وڵاتەکان هەڵمەتێکمانەیە بەنای هەڵمەتی هاوین بۆ پاڵپشتیکردنە لە شۆفێرەکان لە وەرزی هاوینە. چەند شتێکەکەین بۆ نمونە دابشکردنی کەرەستەی تایبەت بە هاوین وەکو بوتڵی ئاو، ڕێکەوتن لەگەڵ ڕێستۆرانتەکان کە شوێنیان بۆ دیاریکەن بۆ چاوەڕێکردن هەتاکو ئۆردەرەکان حازرە بێ. هەروە خۆشمان وەکۆم پاسانە دابی نەکەین وەکو شوێنی حەوانەوە ئەبێ لە دایمەن ساردکراوە و ئاو خواردنەوەی ساردی تریشی دایمەن لەگەڵایە بۆ ئەوەی بتوانن ئیسراحەتێکی تیا بکەن دوور لە خۆرەکە. زۆر باشە. سەبارەت بە خزمەتگوزاری تر کە بە کارمەندەکان تەنیان یاخود بەو شۆفێرانەی کە کاری دیلیڤەریەکە چ خزمەتگوزاری ترتان هەیە جگە لەم کارە؟ شۆفێری گەیاندن کە پێشەوەی دەستگا بە گەیاندن بۆ کڕیارانی تەڵەبات پێش هەموو شتێک کەرەستەی تەواوی سەلامەتی وەرەگرێ بەبێ بەرامبەر هەر لە بیدایەتەوە. تەنانەت ئەتوانن ماتۆرسکیلەکانیشیان بەرن بۆ چەند شوێنێکی دیاریکراوە بۆ پشکنینی سەلامەتی ناتوان دەست پێ بکەن هەتاکو ئەو پشکنینە نەکەن و ساڵانە بە شێوەیەکی وەرزی هەموو سێ مانگ جارێ ئێمە هەڵمەتی سەلامەتیش ڕاگەیەنین کە بریتیە لە چەند ڕاهێنان لەسەر مەرجەکانی توندوتۆڵی سەلامەتی یاسەکانی هاتوچۆ چەندجار لەگەڵ پۆلیسی هاتوچۆی ئەو سەمینێرانە جێبەجێەکەین. جەختێکی زۆر لەسەر بابەتی سەلامەتی ئەکەین ئێمە. خزمەتگوزاری ترتان هەیە کە پێشکەشی ئەوام بکەن بۆ نمونە سەفەرکردن بۆ وڵات یاخود کە کارمەندێکی چالاک یەکەمە بێت بۆ منە لە کارەکەی لە مانگێکدا هیچ خزمەتگوزارێکتانی لەو بێگومان ئێمە شتێکمان هەیە ڕەنگە ئێمە تەنها کۆمپانیا بین کە بیمەی تەندروستیمان هەیە لە کاتی ڕووداوی هاتوچۆیە واتە شۆفێر کە تووشی ڕووداوی هاتوچۆوە بێ ئەم بیمەی تەندروستیە لستێکی باشی خەسەخانەکان هەیە توان بڕۆن لەوێت چارەسەری خۆیان وەرگرن بێ بەرامبەر و بیمەی ژیانیش هەیە لە حاڵەتێکە خوا نەخواسێ ئەگەر لە پێکان زیاتر بشتەکە. سەبارەت بە کارمەندەکانتان تا چەند خۆماڵینە؟ بێگومان وەکو بینی و لەم پاسایە QR کۆدێکیشتیە بۆ شۆفێرانی کە یانە ببن بە شۆفێری گەیاندن لە لای تەڵەبات. خۆشحاڵانە توان بڵێم لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئەم ڕێژەیە زیاتر لە 90 بە تەحدید لە شاری هەولێریش توانیمانە زیاتر لە 70 حالياً خۆماڵی بن و ئامان جێمە 100 چونکە هاوشێوەی وەکو مۆزەفەکانی ناو ئۆفیسەکەمان کە 100 لۆکەڵن و خۆماڵین ئێمە شانازی بەوە ئەکەین کە هاتوین کاریگەریەکی ئەرێنیمان هەبێت لەسەر هەلی کار لە هەرێمی کوردستان و لە عێراقا. زۆر باشە. سەبارەت بە ئەو با بڵێین ئەو کارمەندانێکەوە پابند نابن ینی گریمان پابند نەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ بە تایبەت کە ئەزانین ئەو ماتۆرسکیلانە ئێوە وەکو کۆمپانیا چه ئیجراتێکی لەگەڵەکە؟ بێگومان گرنگترین شتکەیەتە سەر مۆزای سەلامەتی کڵاوی سەرە چکە ژیانیان ڕزگارەکە. ئێمە هەر لە ڕۆژ یەکەمی تەڵەباتەوە هیچ شۆفێرێک بۆی نییە کاری گەیاندن بکە ئەگەر ئەو کڵاوی لەسرە نەبێ. بێگومان چیمانێ لێرە نازەمەگە بینی بێتە هەنێ کارمەندی تەڵەباتەیە جلی شینی لەبەرە ئەمانە پێیان ئەڵێن کاپتن ئیشی ئەوان ئەسوڕانەوەی لە ناو شارەکەیە هەم بۆ چارەسەرکردنی کێشەی شۆفێرەکان و لە حاڵەتێکشە ئەگەر سەرپێچیەک ببینی لێرە چیەکەین ئێمە پێش هەموو شتێت قسە لەگەڵ شۆفێرەکە یاکەین. ئاڕاستەی یەکەممان هەمیشە فێرکردنە تەوعیەیە ئینزارێکین ئەگەر زۆر زەریش دووبارە بێتەوە بێگومانە چێتە سەر قاڵبی غەرامە و ئەو شتانە.